اف چاقو همو چاقاوە بەخێر تەماشەکەر و بینەرên هێژای کورتسات نیوزێ سۆزان بابان لەگەلەوە مەش بۆ پێشکەشکردنا خەلێکێکە دن ji بەرنمەیە ڕیا کوردستانê شەv yekê tebaxê 2026 şeva şemî wek her carê em vê xeleka bernameya xwe taybetî girê didin li ser pêvajoya aştî û civaka demokratîk li Tirkiye û Bakurê Kurdistanê ku heya radeyekî dewleta Tirk jî jê radibêje Tirkiyeya bêteror lêve gelek rastî nîqaş û gengeşên mezin hatiye ji ber ku gelek angaş tene ku Tirkiye naxwaze gavên şênber bavêje li hember vêna Kurdan çi ji destê wan hatiye kirine li heya niha gavekî şênber û semîmî ji aliyê dewleta Tirk ve nedîtine. Tevî ku zêdeyî salek derbas dibe li ser nîqaş û gengeşên li ser vê pêvajoyê lê biryar bû di vê hefteyê de proje yasaya binavê yasaya çarçove derbiketa ji bo ku ew endamên Partiya Karkerên Kurdistanê bikar bin vegerin û pêvajo bikeve qonaqeke pratikbûyînê lê ev jî hat taloqkirin henekî paş daxistin lê herî dawî jî dîsan berpirsên AKP'yî dibêjin di vê hefteyê de dê gav bavêjin û proje yasa dê teslîmê parlamentoyê bikin. Lê ev ber bi ku ve diçe hîna ev pêvajo di nezelalbûneke zêde da dijî bi taybetî jî aliyê dewleta Tirkiye ve. Vê ca ji bo nîqaş û gengeşeyên zêdetir li ser vê babetê dû mêvanê min berês Berêz Şiman Mihemed endamê Mektebê Siyasî Hizbê Zehmetkeşanê Kurdistan li stûdyo legel me mamosta tu bi xêr hatî û her wekî din xanima Öznûr Dêr rojnamevan li Ameda rengîn ligel me ye. Öznûr xanim spas ku hûn bûn mêvanê me. Belê. Ez destpêkê kak şu an dest pê bikim. Mamosta salûniyek derbas dibin li ser pêvajoyê. Diviya bû dewlet hengavên praktîkî erênî biavêtane lê heya niha neavêtiye. Bi giştî hûn hokarê wêne ji bo çi vedgerênin û nirxandinê we ya giştî li ser pêvajoyê ku heta niha hatiye çi ye? زۆر سپاس هەڵبەتە دەستخۆش بابەتێکی گرینگە و بابەتێکە پەیوەندیدارە بە هەموو کورد و کوردستانیان و بابەتێکە پەیوەندیدارە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیدارە بە سیاسەتی گشتی ئەم ناوچەیە. ساڵ و نیوەک تێپەڕێ زیاتر لە ساڵ و نیوەک تێپەڕێ بەسەر پرۆسەی ئاشتی ئەوەی کورد ناوی لێناوە پرۆسەی ئاشتی دەوڵەتی تورکیا ناوێن لێناوە تورکیای بێتیرۆر. ئەلبەتە لە ماوەی ئەم ساڵ و نیوەیە گەلک وەک دەڵێن پێباشۆی گرنگ هاتە پێشەوە ڕووداوی گرنگ لەم ساڵ و نیوەیە ڕوویدا لە دەستپێکدا بەڕێز ئۆجەلان پرۆسەکەی ڕاگەیان و ئامادەی کوردی نیشاندا بۆ قۆناغێکی تازە لە تورکیا و بۆ قۆناغی گفتوگۆ دەستی پێ کرد و دواتر بینیمان پەکەکە بە ڕسمی کۆنگرەی دوانزەی خۆی کرد و خۆی هەڵوەشاندەوە و هەر بۆ ئەوەی بتواندرێت ئەو قۆناغە بگاتە قۆناغی کۆتایی پەکەکە چەکی دانا و لە پێش چاو هەموو دنیا چەکی خۆیان سووتان ئەمەش وەکو نێتپاچیەک کە بۆ ئەوەی هیچ دەرفەتێک بەدەست دەسەڵاتی دەوڵەتی تورکیاوە نەمێنێتەوە و کورد هەموو ئەو ئەرکانەی کە لە ئەستۆی بووە لە ساڵونی ڕابردوو بە زیادەوە جێبەجێ کردووە ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە دەوڵەتی تورکیا ئێستا دەبێ بێتە پێشەوە هەمومان دەزانین لە ڕۆژانی ڕابردوو دەبوو کۆمیسیۆنی تایبەت بە دەستور لە پەرلەمانی تورکیا کە لە ساڵی ڕابردوو دیاری کرا کۆمیسیۆنەکە دەبوو بچنە پەرلەمان و لە پەرلەمان هەندێک بڕگەی مادەی با بڵێن یاسای دەستوری تورکیا دەستکاری بکرێت بۆ ئەوەی هەم دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەت بتوانن دەستکراوەتر بن و هەمیش ئیتمینایەک بدرێ بە سەرکردایەتی کورد و هەم بە سەرکردایەتی لە قەندیل هەم بە بەڕێز ئۆجەلان و هەمیش لە ناوخۆی تورکیا بۆ ڕای گشتی و بۆ دەم پارتیش کە بەشێکی پرۆسەکەیە ئەم کۆمیسیۆنە چاوەڕوان دەکرا ئەم کارە ئەنجام بدەن بەڵام بەداخەوە دواخراوە هەرچەندە ئێمە پێمان وایە ینی پرۆسی ئاشتی چەند درێژە بکێشێ هەر لە بەرژەوەندی کورد دەبێ و شەڕ لە بەرژەوەندی هیچ لایەک نییە چونکە قۆناغی شەڕ بە ماوەیەکی دوور درێژ تاقی کرایەوە لە زیان و زەرەر زیاتر هیچ بەر هیچ لایەک نەکەوت بۆیە چاوەڕوان دەکرێت وەمە پێمان وایە سەرکردایەتی کورد لە باکووری کوردستان سەرکردایەتیەکی حەکیمە و دەزانێت بەرژەوەندەکانی کورد لە چۆدایە و تا چۆ دەڕوا لەگەڵ پرۆسەکە و پێمان وایە نەفەسێکی زیاتری دەوێت
چونکە پرۆسی ئاشتی پرۆسەیەکە نەیاری زۆرە هەم لە ناو تورکیا هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە بەشەکانی تری پارچەکانی تری کوردستان چونکە ئەم پرسە وەکو باسم کرد پەیوەندیدارە بە ئێرانەوە پەیوەندیدارە بە سووریاوە پەیوەندیدارە بە عێراقەوە و پەیوەندیدارە بە زۆر بابەتی ترەوە بۆیە بێگومان هەر لە هەوڵەوە چاوەڕوانی ئەوواکرا کە کۆسپ و تەگەرەی زۆر گەورەی بۆ ساز بکرێ و هەرواش بوو ساز کرابۆی و تەجروبەش هەیە چونکە ئەمە چەندین پرۆسەی تر لە پێش ئەم پرۆسەیە لە 91ەوە دەست پێکا کە زۆر جار باسەکرێ بە ڕێز مام جەلال ڕەحمەتی دەست پێ کرد لەگەڵ تورکل ئۆزاڵە و لێەوە سەرچاواگرێت تاکو ئێستا چەندین تەجروبەی تر هەیە بۆیە پێم وایە سەرکردایەتی کورد و بە تایبەتیش سەرکردایەتی پەکەکە و ئەو سەرکردایەتی کە ئیدارەی سیاست لە باکووری کوردستانەدا چ لە بەشە ناوخۆیەکەی کە بڵێن ئێستا لە هەردەپە خۆی بینێتەوە لە دەم پارتی خۆی بینێتەوە و چ لە قەندیلیش حەکیمانە ورتر مامەڵە لەگە پرسەکەیەکەن ئێمە چاوەڕوانی ئەوەین لە ڕۆژانی داهاتوو ئەو کۆسپانەی لە ڕێگای کۆمیسیۆنەکەن لا ببرێ و بەفعلی ئەو کۆمیسیۆنە لە ناو پەرلەمان وتاری خۆیان پێشکەش بکەن و ئەو لیژنەیە کە دانراوە بۆ دەستکاریکردن لە دەستوری هەمیشەی تورکیا ئەو برگانەی کە دەگۆڕدرێ بخرێتە بەردەم پەرلەمان و پەرلەمان ئیقراری بکا بۆ ئەوەی قۆناغێکی تر لە پرۆسەی ئاشتی بچینە پێش. باش gelek spas ez biçim amedê li gel Birêz Öznur der weke hûn jî ji nêzik ve dişopînin yanî bi rastî ji ber ku wek rojnamevanekî hûn nêzik ve pêvajoyê dişopînin ev heya niha dewlet gaveke şênber neavêtiye diviya bû yasa derbiketene lê hûn sedema vêyekê ji bo çi dibînin û bi giştî bi qasî ku hûn dişopînin nêrîna wê giştî li ser vê pêvajoyê çawa ye. Ez carek din we silav dikim û hemû temaşevanan jî silav dikim birêya we. Ji xwe destpêkê gerek mere pênaseya dewletê baş bigire dest û baş binirxîne. Dema ku em rojhilata navîn dinerin an li cîhanê dinerin ti dewlet li gor berjewendiyê gelan nehatiye afirandin ango xwe nû ve nedaye çêkirin. Dema em dinerin dewlet bixwe hebûna dewleta bixwe ya li ser qetlîama gelan ya li ser qîrkirina gelan ya jî li ser em karin bêjin di her hawayî di ser xerabiya gelan xwe pênase dike. Dema ku em rojhilata navîn jî dinerin taybet em ji ber ku di axa rojhilata navîn dijîn rojhilata navîn di dewletên netewî jî dîsa li ser vê yekê li ser vê esasê xwe daye afirandin. Dema ku em li dewleta binerin dewleta Tirkiye jî ji van yek dema ku em dinerin em nikarin bi hêsanî bêjin ku dewleta Tirkiye dewletek demokratîk ango wek dewletê dina hem dewletê rojhilata navîn hem jî dewletê hemû dinyayê mere nikare veya bêje. Lêbelê niha pêvajoyek aştî û çareseriyetê meşandin dewlet çima neçar ma ku bi Kurdar li masê rûniş taybet li bi rêberê gelê Kurd Birêz Abdullah Öcalan re çima neçar ma ku li dû 10 salan carek din li ser vê masê maseya müzakereyê rûniş em piçekî dibe ku em vana jî paş wê jî binirxînin li paş wê çi bû çi nebû dewleta Tirkî çima bi vî rengî gavek avêt ango çima neçar ma ku bi Kurdar re carek din li ser vê masê rûnê. Ji ber ku dema ku em rojhilata navîn dinerin em li qirîz qeyran û qaosa rojhilata navîn dinerin em rojava dinerin em li Sûrî dinerin niha îro dema ku em li İranê dinerin em li Lübnanê dinerin em li İsraîlê dinerin bi tevahî rojhilata navîn mere karibê ji ku desilatdar ji nû ve dixwazin xwe li vê derê ava bikin û berjewendiyê nû axê nû bi dest bixin. Dema ku em li dewleta Tirkî jî dinerin rastî em karin bêjin di milê erdnîgarî demek konjonktür de xwe di sekinandin. Dema ku em li dewletê emperyalîst dinerin dewletê Avrupayî dinerin dixwazin Tirkî di vê derê wek lîstokekê bilîzin. Çawa ku di pêvajoya Rojava di xwastin li ser Tirkî hin qeyranan bidin avakirin wek çawa li ser Hetêşê hin qirîz û qeyrana xwastin bidin avakirin an şerrê navbera ABD İsrail û İranê dixwastin bi dest Tirkî hin tiştan bi
بدن آواکرن چاو کام کارم بیشن خواستن و کوفلایا که ترکیه دویدرت بلیزن ادما کو امل ناوا ترکیه جدنرن 5 سال زیاده پرسکریکا کرد نه 5 سال جهبونا دولت حتی و ام کارم بیشن 100 سال زیاده در ایرو 100 سال کوبارا ترکیه خو دای آواکرن ج آواکرنا کوباره ده بگرن حتی ایرو جو خو آواکرنا کوباره سر اساسا این کار کرنا کردا هات آواکرن حتی ایرو 100 سال بینا برم کارم بیشن این کار کرنا تنکرنا کردا تایبت لباکور کردستان ددومه چوام کارم بیشن ده پیمانا لوزانه ده پیمانا قصر شیرین ده کردستان دست پیک کردن دو پرچه پاشه کردن 4 پرچه و هر پرچه که جی دهندری دولت که خواستن بدن ختماندن دیسا امکارم بیشن ناسنامه کردان ده نابوان دولتان ده خواستن بدن امکارم بیشن تنه کردن لهمبر و امکارم بیشن بروباجی بان کریاران دولتشی گلی کرد به ناسنامه خو بناسه کرد یعنی 100 سال زیادتر تایبت لباکور کردستان گلی کرد به هبونا خو به ناسنامه خو به زمان خو به چند خو دیده آواکر و امکارم بیشن ده آستا هیده ایدی دولت ترکی چواد دست بکر به انکار کرنا کردا امکارم بیشن پولیتیکایت دا آواکرن پولیتیکایت اسیمیلاسیونی پولیتیکایت تنکرین پولیتیکایت به قتلیاما قیر کرنه خواست کردا تنه بکه آنگو خواست کردا اسیمیله بکه ایرو جبر کو کرد تایبت روشلاتان نابین هر هوایی دبوی هیزک گلک مزن و گلک دولمن ایدی نکاره کردا به ناسنامه بهله دختا باکور کردستانه ده جبر ویه که دماکو ام تباهی کنجکتورا روشلاتان نابین دنرن دماکو ام لحیزا دولتا ترکی جدنرن devleta Türkiye carekdin neçar maku çareseriye ki bide avakirin û çıkır du 10 salan deriye imralı xist çima ji ber ku heleke droşlata navîn em karin bêjin roj bi roj tiştên guhertin em karin bêjin tehdîtên İsraîlê, ABD, İranê, Rusya dema ku mere tevahî bigire dest Türkiye neçar maku wek parastinekê di nav xweyî de bide avakirin ev jî li ser kîjan esasatê avakirin pêwîst ku Türkiye 100 sal zêdetir pirsgirêke Kurd didomîne di nava dewletê de destpêkê gerek veya bide çareserkirin ku ji bo rojhilata navîn jî bibe devletek xwedî hêz bê Kurd em karin bêjin çawa ku qertên rojhilata navîn ji nû ve em dibên tê lîstin tê hêz bi înkarkirina hêza Kurdan ناگت داری. جو خواهی که وی هری نزد مل روجاوادی نهال ایران تایبت روشلات کردستان د حزبوینا کرداد امنها veya dibinin. Yani demek ki mere tevahi xeta çar perçe Kurdistan jî dibinin li her perçeye ki Kurd edi xwedî hêze Kurd êdî nikarin werin tûnekirin, nikarin werin tûne hesibandin. Ji ber vê em karin bêjin taybet tevgera azadiya PKK 5 sal zêdetir li Bakurê Kurdistanê ji bo azadiyê ji bo hebûnê şer dikir îro rastî em karin bêjin tiştên gelek kazanimên gelek mezin jî bi dest xist. Îro li Bakurê Kurdistanê taybet gotina Kurd û Kurdistanê bi hêsanî dema ku em karibin bilêv bikin bi saya vê tekoşînê em karin bêjin. Hîna bi hezara kes di girtîgeha Tirkiyeyê de ye. Dîsa gerîlayên azadiyê em karin bêjin hîna ji bo gelan, ji bo azadiya gelan tê dikoşin. Her wiha bi hezar kes ji bo ku nikarin li nav devleta Tirkiye siyasetek azad, siyasetek demokratik pek bimeşînin berê xwedan Avrupayê li wê derêjê em karin bêjin tekoşînek tê meşandin. Lêbelê dema ku em tebahî bi dest bigirin ev pêvajo tam da ji ber van pêdiviyana li du 10 salan carek din hat avakirin û îro ez karin bêjin bi vîna rêberê gelê Kurd Birêz Abdullah Öcalan bi paradigma û felsefeya birdoziya Birêz Abdullah Öcalan îro ev pêvajo gîhaşt astekê ji xwe em veya jî ez dixwazim bînim sersta li 10 salan bir bînin rastî şerrek bêhempa li Bakurê Kurdistanê hat meşandin ji zarokan ji bevekan bigirin heta kesên heftê heştê salî em karin bêjin
هات قتل کردن به هوانی هاتن قتل کردن پیواژوی خستریا دموکراتیک دیسا دوی چرچوبه ده اسکارم ببیر بینم ادما کو ام لدیرو که دنرن جوخه ده قتلیامات ام در باس بونه جوخه بتونه حسباندنه که ام در باس بونه لیرو استاکو اف تکوشین او قاس شهادت او قاس بردل کو هاتن داین به تکوشین آنی به آسته کو دولتا ترکی نچار ما کو دریه کردان خص و هیویا خلاصیا تواهید هم دولته هم ارتنگاریه هم دمله آبوری ده هم دمله سیاسی ده هم جمکارن بیشن دمله جیانی ده چاره سریه دیسا دو کرداتی و جارک دن لدریه کردا خص هم کارن بیاجی بینن سر زمان آشتی داخوازا گلانه ام کارن بیشن دستلاتار تجار آشتی یک ماینده ناخوازن جبر کل دی جبر جباندی آوانه لبل دماغو ام لباکوری کردستان دنرن دماغو ام ناف ترکی دنرن راستی جی گل ایدی آشتی یک ماینده دخوازن نوی ولاتی گل ایدی ام کارن بیشن پولیتیکاین دموکراتیک دخوازن و به وی رنگی اصلا ام کارن بیشن ریوبری یک دموکراتیک و خسر بخوازن هم گلی کرد هم گلی ترک هم گلی عرب یعنی هم کارن بیشن تواهی گلین ترکیه دشین آشتی و دموکراسی دخوازن پرسپکتیف و پارادیگما یا به داخوازی جی پارادیگما یا بریس عبدالله Öcalan در باسته به باش ما مستشوان وەک ئۆزنور خانم ژی ئاماژە پێکرد ڕاستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ژی بێژەک و ینی ئیرادەیەکە مەزن یا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە پشت vê pêvajoyê heye pişt vê proseyê bi nêrînawa têbîniyawa yanî bi dîtinawa gelo ev proseya dikarê pirsgirêka Kurdan di pêşerojê li Tirkiye û Bakurê Kurdistanê çareser bike an wê destwerdanên cuda hebin yan wek pêvajoyên berê yê derbasbûyî dîsaniye rastê komplo û têkdanê biçin. نا لە ڕاستیدا ئەم جارە پرۆسەکە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ پرۆسەکە و سووربوونی بەڕێز ئۆجەلان لەسەر پرۆسەی ئاشتی زۆر جیاوازە لەگەڵ کاتەکانی ترە. ئەم جارە دەوڵەت وەکو دەوڵەت مامەڵەی لەگەڵ پرسی کووردا کرد. ئێمە دەزانین لە هەموو ئەو دانووسانانەی ڕابردوو تەنها یەک هەیئەت قسەی لەسەرە کرد ئەوش میت بوو. واتە مخابەراتی تورکیا مامەڵەی لەگەڵ پرسەکەیە کرد و نە ئەچووە دەوڵەت و نەش ئەچووە پەرلەمانەوە و لە مەسافەیەکی کووردا لە بازنەیەکی هەیئەتێکی بچووکە قسەی لەسەرە کراوە لە دواییە سەری ناگرت و هیچ پرۆسەیەکی ئاشتی لە باکووری کوردستان وەگەم قۆناغە نەچۆتە پێش. ئەمە ڕاستیە و ئێمە دەزانین ینی دەوڵەتی تورکیاش هەم یاری بە کاتەکە و هەم دەیەوێ ئەو زەخت و فشارەی کە لە سەرێتی واقعبوونی پرسی کورد لە باکووری کوردستان ینی چیتر تحمل ناکرێت چونکە ئەگەر تەمەشای ڕووداوەکان بکەین تورکیاش پێویستی بەوە بوو کە دەرگایەک بەڕووی گفتوگۆی کوردیا بکاتەوە چونکە لە هەر هەنگاوێک کە ئەچووە پێش دوجار بە کۆمەڵێک زەرەری گەورە دەکشایەوە و ساڵانێکی زۆر بە شەڕ هەوڵیدا چارەسەری ئەم کێشەی بکە و تەمەشای کرد لە شەڕکردنە ڕاستە ینی کورد هیچ شوێنێکی بەدەستەوە نەبوو دەرفەتێک بۆ کورد نەڕما بۆ لە باکووری کوردستان و بەڵام لە ڕووی اقتصادیەوە دەوڵەتی تورکیا کەوتبووە ژێر فشارێکی زۆر قورسەوە بۆ هەموو ئەمانە وای کرد کە ئەمە سەرڕای علاقاتی تورکیا بە ئیتحادی ئەوروپیەوە علاقاتی تورکیا بە کۆمیسیۆنەکانی مافی مرۆڤ و کۆمیسیۆنەکانی دەستور لە ئیتحادی ئەوروپی و هەموو ئەمانە وای کرد دەبێت دەوڵەتی تورکیا بێتە ژێرباری جۆرێک لە گفتوگۆکردن و ئامادەیی بەڕێز ئۆجەلان بۆ گفتوگۆکردن و با بڵێن کرانەوەی کورد بە ڕووی گفتوگۆیە واقعێک دیفاکتۆیەکی دروست کرد کە ئاسان نییە بۆ هیچ دەسەڵاتدارێک لە تورکیا نەک ئەک پارتی هەر ئەوانەی تریش و تون ئاژۆترینیان کە دەوڵەت باخچەری بوو سەرۆکی مەهاپا گەشتنە ئەو قەنەعەتەی دەبێ بە جۆرێکی تازە مامەڵە لەگەڵ پرسی کووردا بکەن لە باکووری کوردستان. ئەمە دەرەنجامی هەموو ئەم فشارانە پرۆسی ئاشتی هاتە خۆرەوە ئەگەرچی
تورکیا لە پرۆسەکەدا لە ناوهێنانی پرۆسەکەدا غەدرێکی گەورەی کردووە، بەڵام دیسان کورد بۆ ئەوەی دەرفەت بۆ ئاشتی بڕەخسێنێت، دەرفەت بۆ با بڵێن جوولانەوەی کورد لە زمانی کوردی لە باکوور بڕەخسێت، دەرفەت بۆ ناساندنی ئێمە بیرمان نەچێت لە باکووری کوردستان یەکجار خەڵکێکی زۆر لە کورد تەنانەت نەیانزانی بە زمانی دایکی خۆشیان قسە بکەن کە ئەمە دەرفەتێکی دروست کردووە. ئێستا قسەکردن، نەورۆزکردنەوە، وتارنووسین، ئەوە بینین ئەو خانتمە ئەو خانمە بەڕێزە لە ئامەدەوە بە زمانێکی کوردی پارا و جوان قسە دەکا و دیفاع لە بەرژەوەندەکانی کوردەکە. ئەمە نمونەیە کە هەزارانی وامان لە باکووری کوردستان هەیە. بۆیە تورکیا ئێستا لە نێوان دوو جۆر خیتابدایە، دوو جۆر ئوسلوبی ئیشکردندایە. جۆریشان ئەوەیە هەوڵ بدا دەنجی کورد، کێشەی کورد، قەزەی کوردی لە باکووری کوردستان بچوو بکاتەوە. ئەمە سیاسەتێکی 100 ساڵەیانە، دەرەنجامی نەبوو. ئی دووەمیان ئەوەیە کە ئیدارەی بدە. ئیدارەدانەکەی من پێم وایە سیاسەتی ئەردۆگان و دەوڵەت باخچەلی ئەوەیە کە ئیدارەی بدەن. ئیدارەدانەکەش ئەوەیە هەم نێلن زۆر بڕواتە پێش و کورد بە مافەکانی خۆی لە ڕووی دەستوریەوە بگاتووە کۆمەڵێک یعنی هەنگاو بنێ بۆ پێشەوە، بەڵام ئیدارەیەکی بدا، ئیدارەکە پەیوەندی بە وەختەوە بێ، ینی با بڵێن بەکاتەوە بێ. ئێمە دەزانین ساڵ و نیوەک تێپەڕیوە بەسەر پرۆسی ئاشتیە و تورکیا بچووکترین هەنگاویشی نەناوە تا ئێستا، تەنها لە بواری وتارایە، تەنها لە بواری قسەکردنایە. لە هەندێک مناسەبە دێنە پێشەوە قسە دەکەن، دەڵێن ئێمە و کورد و تورک لە سەر ئەم خاکە دەژین، پێکەوە برای یەکین، برایەتی دەکەین و هەندێک جاریش ئەم پرسا پەیوەندی بە سیاسەتی نێودەوڵەتیشەوە هەیە بۆ تورکیا. ئەگەر جروفی تورکیا لە ڕووی نێودەوڵەتیەوە ملائم بێ و یارمەتی دەربێ، ئەوان پاشەکشە دەکەن لە پرۆسی ئاشتی و ئەگەر بشزانن ئاڵوگۆڕەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سیاسەتی نێودەوڵەتی و لە سیاسەتی دەرەکی تورکیا قورس لە سەریانەکەوێ، پەنا بۆ پرسی ئاشتیە بن و گفتوگۆ دەکەن و هەنگاو دەنێن، وتار دەدەن، قسە دەکەن، ئومێدێک دەخەنەوە سەر ناو ڕووداوەکان لەگەڵ کورد. ئەمە سیاسەتی ئێستای تورکیایە. سەبارەت بە کورد، بێگومان کوردیش بۆ خۆی پرۆژەی خۆی هەیە و هەم قەندیل پرۆژەی خۆیە، هەم بەڕێز ئۆجەلانیش فکر و بۆچوونی خۆی هەیە لەسەر ڕووداوەکان و هەم دەم پارتیش ئیدارەی وەزعەکە لە ناوخۆ ئەدا. من دوێنێکە جۆم لە وتاری بەڕێز تونجەل باکرهان هاوسەرۆکی دەم پارتی بوو، هەم وتاری پەروین گوڵدانیش هەر تاکید لەواکەنەوە ئێمە ئومێدمان بە پرۆسەکە هەیە، چاوەڕوانین، هەم کۆمیسیۆنەکەی پەرلەمان پرۆژەکە بێننە پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکرێ و قەراری لێ بدرێ و هەمیش چاوەڕوانی ئەوەن کە ینی ئومێدیان بە ئاشتێکە هەیە تا ئێستا و ڕاستە لێدوانش ئەدرێ لەسەرەوەی کە درێژەی چێشاوە بێ ئومێدی دروست بووە، بەڵام دیسان هەموو لایەکیان ئەویان پێ باشە کە پرۆسی ئاشتی درێژە بکێشێ، ئەوانش لە سایەی ئەم پرۆسەی نەئاشتی نەشەڕەی کە هەیە بە جۆرێک ئەتوانن ئوموری خۆیان ڕێک بخەنەوە. ئەوە بینین ساڵانە زمانی کوردی خوێندن بە زمانی کوردی کاراکتر ئەکرێ، ساڵ لە دوای ساڵ زیاتر خەڵک بە دەنگ کۆمیسیۆنەکانی پەروەردەوە ئەچن و زمانی کوردی هەڵەبژێرن و دەرفەت دروستە بێ و پەروەردەی خۆیانەکەن و هەموو ئەمانە بۆ هەردوو لا هەر کات سوودی هەیە. من تەسەورەکەم لە ڕۆژانی داهاتوو تورکیا بەرەو ڕێگایەکی تەسک بڕوە بۆ ئەوەی چونکە هەموو ئیشەکان تەواو بوونە، وەفد سەردانی هەموو لایەکی کردووە، دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان کراوە، کۆمیسیۆنێک هەڵبژێردرا کە بریتی بوو لە 41 کەس لە هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی تورکیا. هەموو ئەمانە قۆناغەکانی خۆیان بڕیوە و دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین تورکیا بێتە ژێرباری هەندێک لەم سیاسەتەوە و هەنگاو بنێت. ئەمە چاوەڕوانیەکە بۆ کورد لە ڕۆژئاوای کوردستانیش سوودمەندە، چونکە دەزانین کاتێک کە
لە باکوور وەزعەکە تێکەچێ ڕۆژ ئاواش وەزعیان بە جۆرێکی تر تێکەچێ وەکو باسم کرد هەمویان پەیوەندیدارن بێکەوە هەمویان با بڵێن قەزەی کوردی لە هەر پارچەیەک تەواوکەری ئەوەی ترە تەنانەت بۆ باشوورش و بۆ ڕۆژ ئاواش ئاشتی لە باکوور گرینگە هەموو لایەک چاومان لەوەیە کە ئەو پارچە گەورەی باکووری کوردستان لە ڕێگای گفتوگۆ لە ڕێگای ئاشتی هەنگاو بە هەنگاو بچێتە پێش و ئێمە دەزانین لە ڕاستیە ئاشتی بەشێکی زۆر لە کێشەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان چارەسەرەکات. باش ئۆزنور خانم کاکشوان میوانە من ئاماژە بە تشتێکی باڵکێش کرد یانی بێژێ لە تورکیە نهادا دوو فەراستەنە فەراستێکی کوتخوازێ ئەف پرس پێواژۆیە ئاشتی بچووک بکە و فەراستێک دنجی یەکونا ئەردۆغان و دەوڵەتێ بگشتی وێنا بڕێوێت بن ئەبەک و ئیدارە بکەن وێ ڕەوشێ حیا ئاستێکژی ئەم دەبینین بڕاستی وسە داخویانی هەنە لێ پراتیک نینە چەند ڕۆژ بەرێژی ڕێڤەبەریات تەفگەری ئازادیە پەکەکەیا بەرێ داخویانی دابوو مەرجا سەرەکیە ئاشتیە دەستپێکی دەما ئاشتی چێ بێت دەوێت زمان بێتە گواردن لێ ئەب زمانی توش و عشکیا دەوڵەتا ترکی حیانەهان پڕ زێدە نهاتیە گوهارتن گەلو سەدەما vێنە گوهارتنێ هون ji بۆ çi vedgerînin gelo ev gaveke taktîkiyek ku dewleta Tirkiye dixwaze babêje ji bo ku rewşa konjektürel ya navçeyê bibe sedem ku ev pirsgirêk wisa birêve bibin Serî diveya bêjim kevneşopiyek sed salî di hundirê salekê ne gingave vî ku were guherdin ji ber ku em dema behsa pirsgirêkekê dikin sed sal heyî di nava vê devletê ev pirsgirêk hatiye jiyandin û em hîna jî dijîn lêbelê berî sed sala jî dîrokek paştir jî heyî ji ber wê yekê dema ku em kevneşopiya devletê dest digirin kiryarê devletê bi dest digirin ji xwe di yekcar dewlet nayê guhertin. Pekî çi dewletê didi guhertin? Bîna gel dewletê didi guhertin. Ango dewletek bi xwe naxwaze bibe dewletek demokratîk. Ango naxwaze nasnameya gelên cuda naz bike. Naxwaze mafên jina, mafên zaroka, mafên ajala, mafên xwezayê parêze. Ji ber ku bîskade jî manî ser ziman hebûna dewletê bitinekirina xwezayê, bitinekirina mirova, bitinekirina em karin bêjin gelan tê avakirin. Ji ber wê yekê ji xwe dîroka Tirkî sed salî kevneşopiyek sed sal hîna jî didome kevneşopiyek sed salê شخوا nemimkün di hundirê salekê de were guhertin lêbelê wek we jî bi bîranî tevgera azadiyê di hundirê salekê de em karin bêjin gelek daxuyanî gelek bangewazî jî anî ser ziman ango bang kir taybet li ser ziman aşitî ser kîjan esasa xwe ava dike destpêkê ser ziman xwe ava dike destpêkê bi qebûlkirina hevdû xwe dide ava kirin êniha em divê astêk derbasbûn belê êdî dewlet hebûna te naz dike ji ber ku neçarma êdî hebûna te nasnameya te naz bike ji ber wê yekê ji xwe biter li masê civiyayê rûniştiyê ango karin bêjin pêvajoyekê dide meşandin ya duyemîn çi ye ji bo ku bi şiklek em karin bêjin hêsanî ev pêvajo were meşandin gavên ku werin avêtinî gava destpêkê çi ye nermkirina zimanê tundî êniha dema ku em li tevgera azadiyê dinerin ji xwe agirbest li dû bangewaziya Birêz Abdullah Öcalan demil dest agirbestek hat avakirin û ev salek zêdetir sal û nîvek em karin bêjin zêdetir ti şer neqewimiye di navbera dewletê û tevgera azadiyê de ev çi ye ev pratik e gav avêtinek şember e ango em dema ku li zimanê tevgera azadiyê dinerin zimanek tindî em têt nabînin ango dema ku em li tevgera siyasiya Kurda dinerin zimanek tindî na zimanek hîn zêdetir em karin bêjin zimanek bi aşitî zimanek ku dewletê bide gav avêtin tê bi karanên taybet di çapemeniyê çi em karin bêjin em wek çapemeniya azad em wek çapemeniya Kurd em zimanek aşitiyane em karin bêjin kartînin lêbelê dema ku em li dewletê dinerin wek we jî anî ser ziman dualî nêzîkbûyîn heye rêyedarên dewletê
daxuyani didin anku em karin bêjin Devlet Bahçeli daxuyaniyekê didi ya jî Tayyip Erdoğan daxuyaniyekê didi dema ku em li şember pratîka dinerin di gav avêtinê de pratikên oyalamakirinê didin meşandin. Ev jî çi didi nîşandan rastî jî kevneşopiyek dewleta 100 salî di carekê di ne mümkün ku were guhertin. Ji bo vê yekê gerek em hîn zêdetir çi bikin wek gelan em zêdetir çi gerek pêwîst te bikin an çi dikeve ser milê me ev zimanê aşitiyê hîn zêdetir têxin rojeva tevahî civaka Tirkiyeyê. Ji ber vê yekê demayro em li dewletê jî nerin rast wek jî anî ser ziman du alî nêzbûyîn heye. Em li vê derê taybet li Bakurê Kurdistanê an li Tirkiye veya çawa dinarin çawa şîrove dikin dewletek normê heye li vê derê û dewletek dijî normê heye li nava Tirkiye'de. Devleta normê çi ye ya dijî normê çi ye? Devleta normê niha di fermiyetê devleta ku tê esaskirtin û pê re müzakere pêvajoya müzakere tê meşandin devleta normê ye. Ango dema ku em bi nav dest pê dikin ya jî bi nav em bînin ser ziman daxuyaniyê devlet Bahçeli daxuyaniyê devleta normê ye. Daxuyaniyê Tayyip Erdoğan daxuyaniyê devleta normê ye. Lê li paş vê devleta normê çi tê meşandin a devleta ku em dibêjin dijî normê ango bi salan em jêr dibêjin devleta pur yani bi Tirkî jêr dibêjin derîn devlet evanan çi dikin li dijî devleta fermî li dijî devleta hukukî dixwazin ku berova jî vê tevgerek din bidin ava kirin û dixwazin vê pêvajoyê darbeyek lêxin yani naxwazin pêvajo were meşandin dema ku em nava veya dinerin welatên derve hene welatên Avrupa hene ABD heye, İngiltere heye, Fransa heye, İsrail heye, her wekî din em karin bêjin yê li cîhanê aşitî naxwazin yê ji qeyran û qirîz û kaosê dewletan taybet yê ku ji rojhilata navîn em karin bêjin berjewendiyê xwe digirin müdahaleyê dewleta dijî normê dikin û pê re girêdayê dixwazin di nava dewletê jî nakokiyan bidin ava kirin. Ev nakokî bi çawa şember derdikeve holê mîna kes bidin îro pêvajoyek tê meşandin dibe ku di nava gel de hîn zêdetir aşitî were axaftin û rêdarên dewletê zêdetir zimanê medyaya xwe bidiguhertin. Me hîna veya rastiyan bêjin me nedîtiye. Ango dibe ku li gelek kesan de hin tiştan nertir bikin. Mîna kes bêjim li girtîgehan polîtikayê cudatır bidin meşandin lêberî îro li girtîgehan hîn em karin bêjin îhlalên pir mezin didomin. Ne tahliyekirina girtiyên siyasî didomin. Bi vê yekê dema ku em li kiryara dinerin rastî hêza devleta li dijî normê hîna xwe di nava devleta Tirkiyeyê de diparêze. Ji ber ku em devleta li dijî normê pûç bikin bala derxin dibe ku hîn bêhtir em li dû çembera aşitiyê li hev bicivin û hîn zêdetir hêz bidin daxwaza aşitiyê hêz bidin ku welatek demokratîk aşitiyek mayinde û aramiyek em karin bêjin bi mînak di nava vê erdnigariyê ava bikin. Ji ber wê yekê rastî ne tenê li ser milê tevgera Tirk an li ser siyaseta Kurdan kar dikeve ser milê wan zêdetir gerek Tirk xwedî li vê pêvajoyê derkevin. Ji ber ku çawa ev pirsgirêk wek pirsgirêkek Kurdan tê pênasekirin lêbelê dema ku em rojhilata navên dinerin dema ku em nav Tirkiyê dinerin pirsgirêk ne tenê pirsgirêka Kurdayê ev pirsgirêk êdî hatî wê ev astê ku êdî pirsgirêka mirovatiyê ye. Ji ber vê yekê li rojhilata navîn pêwîst e ji bo aramiyek mayîn de were li darxistin destpêkê hemû dewletên netewê rojhilata navîn jî divê ku piştgiriyê bidin vê pêvajoya aştî û civaka demokratîk. Ger ev pêvajo ne bi xurtkirina gelan hêstir nebe rastî ve wendayî ya wê ne tenê ji Tirkiye zêde bibe. Yan karin bêjin fatora wê hemû rojhilata navîn jî were birîn ji ber ku îro dema ku em qirîz û qeyranê rojhilata navên dinerin li derdorê gelek welatê din jî hene dibe ku êrîşek hovane ve rûberû bimînin. Ji ber vê yekê em karin bêjin
ڕاست وەکوێ ژیانی سەرزمان دەولەت دixwaze gavbavêjin dixwaze çareseriyek çêkir ji ber ku dewlet jî ber ji wendiya xwe fikire ne ku yanî bîska dijmanî ser ziman dewlet ne dildarên gelayê ku mafên gelan di yekcarî de bide gelan lêber pê ji ber ku neçarma ji ber ku di xetereyek pir mezin de û di ferqiya bê xeterê de jî xwe demên borî jî Birêz Abdullah Öcalan ban ez karî bêjim hişyariya ban xeterayan jî kiribû îro Tirkî tam jî wê xeterê di nav xwe de dijî ji ber wê yekê dewlet baxçelê em karin bêjin gavek dîrokî avêt ku bangewaziyek kir ji bo ku aşitiyek mayîn de were li dar xistin û li dûwê çûn deriyê îmra dixistin carek de yanî wek we jî anî ser ziman du alî polîtika tê meşandin lêbelê her çi qas polîtikayên oyalamakkirinê hebe jî ez karim bi hêsanî veya bêjim ev pêvajo wê bigê armanca xwe ji xwe ti ez karim bêjim alternatîfek di tune yani veya bi hêsanî ji vê derê tê xwandin ji ber ku dema mere di çerçoveyek mezintir şibakeyek meztir li dîrokê dine re konjonktûrê dixwîne êdî alternatîfek di tuneyê pêwîst e ev pêvajo bigê ji armanca xwe û devlet jî neçare gav bavêje ez veya jî bibîrbînim ihtimalek zêde ku gorda xuyaniya jî em veya dibînin wê ev yasa jî di hundirê çend rojan de were meclisê yanî wek texmîna me dîrokê ez bînim ser ziman sisiyê tebaxê roja dişemê em hêvîdarin ku yasa were meclisê û êdî bi şeklek fermiyetê de were nîqaşkirin. Baş ez vegerim stüdyo kakşwan و بحثا گشتی روشا باندوریا پیواژوی آشتی کاریگریya وی لسر پارچین کردستانê lê şerê li navçeyê û ev şerêniha Amerîka ligel Îranê bi giştî ev ne çi bandorî li ser rewşa Tirkiye dikin û li kêleka wê pêvajoya aştî destxoş demê bilêm xatûn ciwan defikirêt yanî ew îradeyê ke bo aştî heye لە ڕاستیا و ئیرادەیە لە سەرچاوە لە لاوەزبوونەوە ناگرێ سەرچاوە لە باوەڕ بەخۆبوونەوە ئەگرێ من ساڵی ڕابردوو لە نەورۆزی ئامەد بووم تێدەگەم گەلی ئێمە لە باکووری کوردستان چۆن دەفکرێنەوە و چەند ئیرادەیان بەهێزە و لە شەڕا چەند بەهێز بوون لە ئاشتیشە هەروە بەهێزن هەر بژیت پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان من لە دەستپێکا باسم کرد پەیوەندیدارە بە ناوخۆی تورکیاوە پەیوەندیدارە بە ململانی بینی پارتە سیاسیەکانی دەوڵەتی تورکیا پەیوەندیدارە بە بینی پێکهاتەکان لە ناو تورکیا پەیوەندیدارە بە وڵاتانی دراوسەی تورکیا پەیوەندی بە یۆنانەوە هەیە پەیوەندی بە قوبرسەوە هەیە پەیوەندی بە رووسیاوە هەیە پەیوەندی بە وڵاتانی دابشکاری داگیرکەری کوردستانەوە هەیە پەیوەندی بە ئیسرائیل و تورکیاوە هەیە پەیوەندی بە ئەمریکا و تورکیاوە هەیە کەواتە بابەتێک ئەوەندە پەیوەندیدار بێ بابەتێک ئەوەندە گرنگ بێ بابەتێک کە ئەوەندە سرنجڕاکێش بێت چۆن دەڕوا بەڕێوە ینی چاوەڕوانی چی بکەین لە پرۆسەیەکی وا گەورەدا من پێم وایە ینی بە قەناعەتی من ئەوەندەی لێ بزانم و سەرەدەری لێ دەربکەم ئەوەیە کە ئەم پرۆسەیە بە ئاراستەیەک دەڕوا نەبەخواستی تەیب ئەردۆغانە نەبەخواستی مەهاپە و دەوڵەت باخچەلیە نەبەخواستی هیچ لایەکە ئەمە دیفاکتۆیەکە ئەوەی کە ئەو خاتونە ئێستا وەکۆڵێ ئانی زمان قسەی کرد لەسەری ئەوەیە کە ئەمە ئیرادەی ملەتێکە ئیرادەی ملەتێکیش بە کۆنتترۆلکردن و بە بێدەنگکردن و بە چەسانەوە و بە تیرۆرکرد ناساندن ناچێتە سەر ینی دەبێت دەوڵەتی تورکیا ئەو ڕاستیە و هەستی پێکردەوە بەڵێ ینی کاتێکە سەرۆکی تونترین ڕەگەسپەرستترین پارتی دەوڵەتی تورکیا کە دەوڵەت باخچەلیە کە پارتی مەهاپەیە کە هەموو کورسەکانی لەسەر دژایەتی نەتەوەی کورد و نەتەوەکانی تر لە تورکیا بەدەستدێنێ دێت ئەڵێ دەبێت ئێمە ئاشتی بکەین لەگە کورد ئەڵێ بۆ ئەوەی تورکیا بمێنێتەوە بۆ ئەوەی تورکیا بەردەوام بێ لە ژیانکردن دەبێ ئێمە ئاشتی بکەین ئێخۆ ئەمە ئیرادەی قەناعەتی خۆیان نییە وەکو ئیرادەی قەناعەتی خۆی بەقەت ئەوەی
ئەمە دیفاکتۆیەکە و ئەمری واقعەکە بەعربی پێڵێن ئەمری واقعەکە کە دروست بووە. ئەگەر تەمەشاکەن جەلان لە یەکێ لە لێدوانەکانی ئەڵێ 35 ساڵ شەڕمان کرد بۆ ئەوەی وجودی خۆمان بسەلمێنین، ئێستا وجودی خۆمان سەلماندووە، شەڕمان پێویست نیستر. ئەڵێ ئێمە تاک خەڵکمان بردە چیایەکان کردمان بە گەریلا بۆ ئەوەی کورد وجودی کورد بسەلمێنین، بەڵام ئێستا هەر تاکێکی کورد لە کوردستان گەریلایە، کەواتە ئێمە پێویستمان بە چیایەکان نییە، هەر لە ناو دەوڵەتی تورکیا شۆڕش بەردەوامەکەین، خەبات بەردەوامەکەین و لە ڕابردووشە ینی ئەگەر تەمەشا بکەین ئەمە واقعێکی دروستە بەڕاستی. تۆ ینی کاتێک پێویستت پێ بوو چەک هەڵبگری، چەکت هەڵگرت و کورد هەموو جارێک ئەمە قسەیەکی باوە لە ناو کووردا، هەموو سەرکردە کوردەکان لە دوجارە لە یاداشتەکانیانە لە گفتوگۆکانیانە وتراوە ئێمە بە ناچاری پەنامان بۆ چەک بردو. ئەجنا کورد ملەتێکی ئاشتی خواز بووە، ملەتێک بووە. ئێستا کورد بەڕەغمی ئەو هەموو چەسانەوەشی هەر ئاشتی خوازی هەڵبژاردووە. کاتێک دەستی بۆ چەک بردووە کە هیچ ڕێگایەکی تری بوو، هیچ دەرفەتێکی بۆ نەماوەتەوە. هەر کاتێک لە هەر بەشێکی کوردستان لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور ئێمە لە دوای ئەنفال گفتوگۆمان هەڵبژارد. ئەبینین لە ڕۆژئاوا دوای قەتڵ و عامکردن، دوای یعنی نەفیر عام، اینجا ئەبینین سەرکردەکانی ڕۆژئاوا دێن داوای ئاشتیەکەن، لە باکووری شەروە. کەواتە بابەتێکە هەم لەوە دەرچووە قەزەی کوردی لە باکووری کوردستان لەوە دەرچووە حزبێکی تورکی حکوومەتێکی تورکیا بێت مثلەن بڵێ هیچ قەزەی کوردی لە ئێمە نیە بە دنیای دەرەوە بڵێ لەوە دەرچووە ڕێ لە ئەو هەموو هەستە جوانەی کوردانی باکوور بگرێت. ئەمە ڕێی لێ دەرچێت، ئەمەنی بەڕاستی هەر دەبێ ئاشتی بگاتە نەتیجە و ئەگەر ئەم خولەش شەڕیش دەست پێ بکاتەوە، یانی کە ئومێ دەکەین ئەوە نەبێت شەڕیش دەست پێ بکاتەوە، کورد شەڕ لە پێناو ئاشتیەکاتەوە. ینی سەرکردەکانی باکوور دایان جار ئەمەیان دووبارە کردوەوە شەڕ لە پێناو ئاشتی دەبێ بکەینەوە ئەگە بشیکەینەوە. مامۆستا زێدە دەمێ منەما وەک پرسیاری کۆتایی ئەس لەگەڵ هەموو میێوانی خۆ بێ پرسێ دەپرسم کورد دەوێ قۆناغدا دەبێت چ بکەن بگشتی هەم لەسەر ئاستی باشووری کوردستانی باکوور لەسەر سەرانسەری چار پارچەی کوردستانی. کورد لە سەیدا ئەحمەدی خانیەوە تا ئێستا هەر وتراوە یەک بن، کورد ببن یەک بن، ئەمە یەک دوو کە یەک بووین خەڵک حسابمان بۆکە، کورد ببن یەک هەرەوەندە. گەلێک سپاس. پرسیارێک کۆتایی ئەز لە هەمی میێوانی خۆ وێنا دەپرسم، ئەز ئۆزنور خانمجی وێنا بپرسم وەک پرسا داویێ دەوێ قۆناغێدا دەوێ بنێرینەوە کوردان چ بکەن، چ شتێ هەری گرنگ و پێدەویەش بۆ کوردان؟ مامۆستاژی ئانی سەر زمان دەستپێکی یەکیتیا کووردا یەکیتیەک نەتەوی گەرەک دەمە لە دەست وەرە لە دارخستن و ئەف پێواژۆ هەر چ قەس پێواژۆی ئاشتی ئەم بنا دکن هەر چ قەس باکووری کوردستان ئانگۆ لە تورکی تێمەشاندن جی ئەم کارن بێژن چارەنووسا چار پەرچەی کوردستانی وێ لە بێتە لێوەرە دیارکردن ji ber vê yekê hem li başûrê Kurdistanê hem Rojhilatê Kurdistanê hem Rojavayê Kurdistanê divê ku Kurd bi vînek yekser bi daxwazek yekser û bi dilek hevpar divê ku xwedî li vê pêvajoyê derkeve û destê vê pêvajoyê destê aşitiyê hîn xurtir û mezintir bike ji ber ku ev çarenûsa tevahî Kurdayê. باشە gelek spas bi hêviya yekêtî û azadî û servexweyiya Kurdan gelek spas bo birêz Şivan Mihemed endamê Mektebê Siyasiya Hizbê Zehmetkeşên Kurdistanê li stûdyo li gel min bûy herwiha Öznûr Der rojnamevan li ameda rengîn ku hûn bûn mêvanê me gelek spasiya we dikim. Belê temaşeker û bînerên hêja em bi wî awayî jî hatin daviya wê xeleka bernameya xwe ya Rêya Kurdistanê. Heya xelekeke din şemiya din li benda me bin بهێویا ڕۆژێن گەشت و خۆش ئەس دبێژم شاد بەختەوار ئازاد بژین.